چێشتی مجێور ژیان نامەی خۆنووسی هەژار زنجیرەی 27ەم من قۆریەکی ئەڵمۆنیۆم و چای عێراقیم پێبوو لە سایەی ئەوەوە زۆرم دۆستی عێراقی بۆ پەیدا ببوو یەک لەوانە دکتۆر نەزیهە دلێمی بوو یەکێکی ڕەش و برش کە لە زەمانی قاسمدا وەزارەتی دەستکەوت بەڵام لەبەر دزێوی مێردی هەر دەست نەکەوت کوردیشی دەزانی چوومە نمایشگای سنعات لە بوخاریست ژنێکی هیندی زۆر جوان دەگەڵ دوو کەس لەوێ بوو ماتمان خوایە وەگەو ژنەمدی بێوایە لەکوێم دیوە لە یەکێک لە پیاوەکانم پرسی وەگەو ژنەمدی بێ نازانم لەکوێ چۆن نازانی لە سینەما هونەرپیشەی سینەمایە لە بوخاریست هاتوچۆی مەنزڵ ئێرانیەکانم دەکرد گوتیان دەگەڵمان وەرەوە لە ڕێگەی رووسیاوە دەتبەینەوە نەموێرە کابرایەکی ئێرانی کە لەگەڵ هەیئەتەکەدا نەمدی بوو هات پرسی تۆ هەژاری بەڵێ وەرە کارمان پێتا بردمیە کافەیەک سێ کەسی تریشی هەواڵی ئەو لێبوو ئێمە تودەی و هەواڵی دکتۆر جەعفەری ڕەحمانین باسی تۆی بۆ کردوین تودە ئەمڕۆ زۆر بەهێزە و پۆلیس و ئەرتەش هەمووی بەدەست خۆمانە دادگا لە تکامان دەرناچێ ڕۆژ ڕۆژی تۆیە زۆرمان کار بە تۆیە کە شاعیرێکی کوردی وەرەوە ئێران خۆداشکراکە دەتگرن بەڵام خاتر زەمبە لە 7 ڕۆژ زیاتر لە حەبسا نابی بەرت دەدەین یەکیان سەری خستە بن گوێمەوە مصدیقیش فڕێ دەدەین و هەر بینا حکممان گرتە دەست ئای برا کەیفە ئاخر هەر دەبێ بچمەوە بەغدا جاگەر پێم بکرێ لەوێ ڕابێم زۆر هاسانە سبەی دەڕۆن 4 ڕۆژ دەریا 2 ڕۆژ لە بەیروتەوە تا بەغدا ڕۆژی حوتەم دەچیە کازمێن کارتی من نیشان دەدەی بێترسی پرسی پۆلیسی سنوور دەگەیە تاران ئێمە چاوە نۆڕتی ئای خەنی لە خۆم کارتم وەرگرت ئیمزاکەی حەمەد ڕەزا یان ڕەزا عەلی شتێکی وابوو نامە تەنکەی باخەڵمەوە هەر دەڕۆیم و دەستم بۆ دەبرد نەوەگونم کرد بێ نەخێر دیارە بەخت ڕووی تێکردو ڕۆژی خواحافیزی لە ڕۆمانیا هەر یەکەی 20 دلار و کراسێکی باشی یادگاریان داینێ و سواری قەتار کراین بۆ سەر بەحر لە شارێکی کەنار دەریا بە پێشوازمانەوە هاتن دابەزین سەماو هەڵپەڕکەیەک بوو سەگ ساحیبی خۆی نەدەناسی دەهۆڵ و زوڕنا ئاشی پێدەگەڕا شاری کۆنستانیە بوو زۆربەیان موسڵمان و زۆریش لە بوخاریستیان جوانتر بوون سواری کەشتی بووین نازانم چەند شەومان پێچوو بەربەیانێک بە ئەستەمبوڵدا تێپەڕین بەرەو لوبنان بەیانیەک لە ڕستورانی کەشتیدا خەریکی بەرچا خواردنی میکرۆفۆن قیڕاندی خوشک و برایانی بەڕێز جێژنی قوربانتان مبارەک داخی گرانم دوو بەڵای گەورە ڕوویداوە مەلیک محەممەدی پێنجەم لە مەراکیش تەبعید کراوە شای ئێرانیش کە دەرکرابوو گەڕاوەتەوە تاران و موسەدیق ڕووخاوە لە فیلمێکدا دیتوومە چارلی چاپلین کە دەچێتە شەڕەمست ڕەشێکی دیوە ئێسکێک دەملی دەساوێ بۆ بەرەکەت لە بەری دەپاڕێتەوە کە ئەویش بۆ پیرۆزی ڕەملیخە لە پڕ دەبینێ ڕەشە بە تابوت هەڵگیراوە بە پەلە جێسکەکە لە مل دەسڕێتەوە منیش بەر لە هەرشت کارتەکوێتم لە باخەڵ دەرێنە ونجڕ ونجڕم کرد و چووم لە پەنجەرەوە بە دەریام دادا ئەمی شمچوو ئەوی شمچوو بە جارێ ماڵی وێرانم ئەم خەیاڵ پڵاوەشم کە ڕووی هێنا کەشتی لە بەیروت لەنگەری گرت پیاوی ئەمنی لوبنان سەرکەوتن هەر دەستەیەکی هاوڵاتی بە جیادا بەزێ لەسەر زەوی پۆلیس چاوە نۆڕمانە وامان دەپشکنن دەڵای پشکی کاڵە مەستێن تاقەت دەکەن هەرچی بۆنێکی کۆمۆنیستی لێدەهات کدێب و گۆوار و شتی یادگاری کە نیشانەی سووری پێوە بە داگیر دەکرا هەر لەبەر خۆشیانەوە دایان بۆڵاند سەگەل ستونی پێنجەم نەمدەزانی ستونی پێنجەمیانی چی تەنانەت من نوسخەی تەرجەمەی کرانک بیڵ و ئەلمونجیدی چکۆڵەی چاپی بەیروت و دەفتەری شیعرەکانم لێ سێندرا گیانە ئەو ئەلمونجیدا نووسەرەکەی بەیروتی و چاپی بەیروتە و لە بەیروتم کڕیوە بڕۆ بەو لاوەستونی پێنجەم میسریەکان هاتن تاحیە کاریۆکا یەک دانە سەمای زانانەی کرد ئەوانیان نەپشکنی بە قوربانی چاوی سی تاحیە بێ دەبوایە بە داڵانێکدا تێپەڕین و ئیجازەی چوونە ناو شار وەرگرین لە شوێنێک هەموو شتە زەوتکراوەکان بەسەر یەکدا درابوون و ئەفسەرێک بە دیاریانەوە بوو لێی پاڕامەوە کە نوسخەکانم بداتەوە گوتی نەڕۆی دەڵێم بتگرن دەفتەرە شیعرەکانم لەسەرەوە دیار بوو
هەر چاوێکی خافڵ کرد پڕم پێدا کرد و دەساکەکەم ڕاکرد. حەنباڵێک گوتی چ دەکەی؟ لیرەیەکی لوبنانیم نامەستی ئەو ساکەم بۆ بەرە دەر. بە چاوان شێعرم ڕزگار کرد و کرانک بیڵم چوو. پەساپۆرتی عێراقی وردنیان نەدرایەوە. پاش 2 ڕۆژ وەرمانگرتەوە و پۆلیس دەگەڵ 4-5 کەس ڕەپێچەکیان داین و گەیاندیانی نەوادی حەریر و تەسلیمی نوختەی سنووری سووریا کرای. باوەشم لەبیر نەچێ کراسە خەڵاتیەکانی ڕۆمانیا لە لای ڕئیس و مەعاونەکانی مانەوە کە لە بەیروت دەتاندەینێ. لە بەیروت گوتیان ماڵی حیزبە و لە بەغدا تەسلیمی حیزبی دەکەین، بەڵام کلکی کەڵەشێر دیار بوو بۆ خۆیان لەو کراسانەیان دەبەردا بوو. ماشێنی یەکجار زۆر لەسەر سنوور بۆ ئیجازەی چوونە سووریا ڕیز ببوو. زۆر سەرماش بوو، زۆر درەنگ نۆرەمان دەهات. 2 ئەفسەری سووریایی کە یەکیان لوسکەڵەیەک بوو بەلاماندا تێپەڕی. ئێوە عێراقین؟ بەڵێ. لوسکەڵەکە بەگاڵتەوە پرسی ئەگەر من لە بەغدا بوومایە چۆن دەبوو؟ من گوتم بەڕاستی ڕۆژێ 100 دینارت دەرامەت دەبوو. هەردووکیان زۆر پێکەنین. کوڕە جوانەکە غاری دانەوە بە بڕی بۆ کردین. گوتیان هەر 2 ڕۆژەقتان هەیە لە سووریە بمێننەوە. دەگەڵ هەواڵەکان وای بۆ چوین کە ئەو پاسپۆرت گێڕانەوەی 2 ڕۆژە بۆ پۆلیسی عێراق بووە. ناویان نووسیوین بمانگرن، با نیشانەیەک دانین ئەگەر یەکێک گیرا خەبەر بدا. ئادرەسی ئەوانەم وەرگرت کە دەچنەوە بەغدا. هەر هاتمە شام گیر نەبووم، چوومە حەڵەب. سواری ئۆتۆبوس بووم، خۆم گەیاندە قامیشلی و لەوێوە چوومە ترپەسپی ماڵە حاجۆ. دوای 4 ڕۆژ تەلێگرافم بۆ عەبدولکەریم شێخ داود کرد حاڵت چۆنە؟ نووسی بووی تەنیا سەلیم براوەتە بیمارستان. دەترسا مەگەر بە پەساپۆرت بچمە سنوور پۆلیس قڕبم گرێ. 10 ڕۆژێک لە ترپەسپی مامەوە. بە جیپێک دەگەڵ یەکێک لە کوڕانی ماڵە حاجۆ لە ڕێیەکی چەپەکەوە چوومە گوندێکی عێراقی کە لەسەر سنوور و ناوی سەعدە بوو. چوومە دوکانێک قاوەخانەش بوو. کەسەیە بمباتە مووسڵ؟ کابرایەک کە شۆفێری کامیۆن بوو گوتی بە 400 فلس دەدبەم. باشە. پشتی کامیۆن چەند باری دەغڵ و زۆر ژن و منداڵ و پیاوی عارەب و 40-50 مریشک و قەلەمونەی لێبار کرابوو. لە تەنیش شۆفێر دانیشتم. ئێوارە درەنگ گەیشتینە چاخانەیەکی سەر ڕێ، چاخانەی گوندی کەسک. پۆستی پۆلیس لە پشتیەوە لەسەر گردێک بوو. شۆفێر گوتی با لێرە شێو بخۆین. برا تۆ دەڵێی بۆ مووسڵ 20 دەقیقەمان ماوە، ئێستا شەر ئێوارەیە، بڕۆ بگەینە مووسڵ شێوی بە کەیفی خۆت بۆ دەکڕم. نەخێر هەر لێرەدا دەبەزم. چووینە قاوەخانە، داوای چام کرد، شۆفێریش داوای شێو. پۆلیسێکی گروهبان ڕووی تێکردم چکارەی بۆ کوێ دەچی؟ کوا پاسپۆرتت؟ بۆ لە تەلکۆچەرەوە نەڕۆیشتووی. وەرامم دەداوە لە ناو قساندا لە زیاتی بڵێم ماکو کە عێراقیانەیە و یانی نییە. گوتم مافی وەک خەڵکی سووریا. هەهۆ تۆ جاسووسی جوولەکەی پێشم کەوە بۆ پۆست. شۆفێر تۆش نابێ بڕۆی. دەناو هەراو چەقەی سوارانی پشت کامیۆن و غەڵ بە غەڵبی چاخانە نشینەکان بە گردیان هەڵگێڕا. بردیان مەژوورێک کە هەم دەفتەری کار هەم جێخەوی 3 پۆلیس بوو. سەرگروهبانێک و 4 پۆلیس دەستیان کرد بە پرسیارکردن. سەرگروهبان و پۆلیسەکان بێسەواد بوون. یەکی تریان بان کرد کە کوێرە سیواتێکی هەبوو. ڕوانیانە پاسپۆرتەکە عەکسەکەم بریخەی بەرقی لەسەرمدا هەبوو. هەهۆ ئەوە عەکسی تۆ نییە، تۆ جهێڵی و لێرەدا سەرت سپی بووە. کێ تێدەگەیەنی؟ باسەوادەکە گوتی ئاخر عەکسی شای پێوەیە، کەس لە دنیادا ناتوانێ عەکسی شا جەعل بکە. دەی بۆ گوتوتە مافی. لە سووریا فێر بووم. تۆ ئەم شەو دەبێ لێرە بمێنی تا بەیانی بە تەلەفۆن لە ئەفسەری تەلکۆچەر دەپرسین با خۆی لێت بکۆڵێتەوە. ماندوو ببووم. خۆم هاویشتە سەر تەختی نووسنی پۆلیسێک. گوتم بە ئیجازەی ئێوە من خەوم دێ. شۆفێر پەیدا بوو. جەنابی سەرگروهبان ئەم پیاوە زۆر موسڵمانە، بە قورعان قەت نوێژ و ڕۆژووی ناچێ. ئەی بە بابەوەت بە قوڕێدا بە شەرت بێ 10 ساڵیشە نوێژم نەکردووە، ڕەمەزانیش نییە تا بزانی بە ڕۆژوو. ئەوان خەریکی چەنە لێدانی خۆیانن. دیتم 4 شووتی دەبن تەختەکەدایە. برا کێ چەقۆی پێیە؟ قاشێک شووتی دەخۆم. شووتی چی؟ برا خۆ پیاوەتی نەبراوە، ناکا لەسەر قاشێک شووتی بەگژم دابێن. چەقۆیەکیان دامێ و ملم لە شووتی خواردنە. شەو گەی بووە نیوە شەو. چەقە و هەر نەبراوە، جاسووسە جاسووس نییە.
گوتم برا جاسوس نیم زگم بەو ژن و منداڵانە دەسووتێ کە لە سۆنگەی منەوە قەتیز ماون سەرمایانە وەرن دینارێکتان دەدەمێ سێ بوتریارەقی پێ بکڕن و لێم گەڕێم بڕۆم بەرتیل دەدەی بە پیاوی دەوڵات ئەو هەویرە زۆر ئاو هەڵدەگرێ دەبێ هەر ئێستا خەبەر بە ئەفسەر بدەم هەر ئەم شەو بتبەنە زیندان ئەم شەو نا با لەسەر ئەم تەختە بن و تەلەفۆنی هەڵخڕاند ئەلۆ ئەلۆ ماڵی ئەفسەر دەست نەکەوت خڕخڕ ئەلۆ ئەلۆ ئیدارەی پۆلیس خەبەر بە جەناب سەروان بدەن کارێکی زەروریم هەیە دایانەویست قسە بکەن و من تێنەگەم بە تورکیەکی نیوە عەرەبی و کوردی شەق و شڕ دەستیان پێکرد دەی کاکە ئەگەر ئێوە تورکمان و لە خۆمانن بۆ دەنگ ناکەن قوت بوون تۆ خەڵکی کوێ لە عێراق ئەگەر سیواتتان هەبوایە زوو دەتانزانی من خەڵکی تسینم لە پەنا کەرکووک لە کەرکووک کێ دەناسی ماڵە ئاوچی لە تسین کێ عەموو نەجەف چەند کوڕی هەن حەسەن و عەسکەر برام نەمازانی تۆش موسڵمانی یانی شیعە دەبێ ببەخشی خزمەتکارین تەلەفۆن لێیدا ئەفسەرەکە بوو ها چییە؟ قوربان کوڕێکی زۆر باشمان میوانە و لە خۆمانە زۆر سەلامی بۆتەیە سەگی سەگ باب لە خەو ڕاستم دەکەیەوە تا سەلامم پێ بگەێنی بۆچی ڕۆژ نەدەبووەوە قرم داخرایەوە دادەی چەمەدانی بۆ هەڵگرن و بەڕێیکەن برا من ئەمجار دینارەکەت بە مزگێنی دەدەمێ ئارەقەکەی ئەو شەوتان بە سەلامەتی هەرچی موسڵمانە گروهبانەکەی گرتمی چەمەدانی هەڵگرت و کەوتە شوێنم لە ڕێگوتی تۆ کە تورکمانی بۆ بە زمانی سەگان قسە دەکەی ئێمە تووشی شەرمەزاری کرد یەکیش کە داوای شوتیت کرد و لەسەر تەخت ڕاکشایی و هەر گاڵتت دەهات زانیم تۆ کار بەدەستێکی گەورەی تکات لێ دەکەم خاوەن ماڵ و منداڵم خراپەم مەڵێ خاتر جەمبە زمانی سەگان مەبەستی عەرەبی بوو بۆی گێڕامەوە کە شۆفێر خەبەری لێداوم گوتوویە من حەقم 100 فلس بووە چەنەی لێ نەدا و 400 فلسی دامێ دیارە جاسووسە و پوڵی موفتی پێیە لە جێگەی خۆم سوار بوومەوە بە شۆفێری گوت ئەمەی بە سەلامەت نەگەیەنیە مووسڵ باوکت لە کەر دەکێشم خوا حافیز بەڵام لە بیرت نەچیە لەم ڕێوبانانە بە زمانی سەگان ماخێوە لە ڕێ شۆفێر لە پاش خواشکور نەجاتت بوو گوتی قەولت دا شێوم بۆ بکڕی تۆش قەولت دابوو شۆفێر بی شۆفار نەبی بەگرتنت دام و ژەقنەموتت دەوێ هەیهاتە دەبوو تا ئێوارە لە مووسڵ بم و بە قەتار بچمەوە بەغدا بۆ فراوین چوومە ڕستورانێک لە دەرکەوتنمدا کە ویستم پوڵ بدەم گوتیان دراوە کێدای هۆ پیاوە مامە حەمەدی حاجی ئەڵڵای سابلاغی کۆنە هەواڵم بوو دانیشتین و دەنگ و باسی وڵاتم پرسی گوتی خوشکت لەو ساوە تۆ ڕۆیشتووی ئەوە 7 ساڵە یەکبین بۆت دەگری ژنت بێوە ژن و کوڕت هەتیوە چارێک بکە منی وا بەدبەخت و ئاوارە چۆنم چارە پێ دەکرێ خوشکت چەند جار داوا کراوە مێرد ناکە من لام وایە ئەگەر ژنەکەت بێتەلات ئەویش لەوانەیە بێتە ڕەدایە و دامەزرێ ئێستا کە دەبینێ ژنت بەو منداڵیەوە هەر چاوە نۆڕی تۆیە و بێوە ژن کۆشی دەکا ڕەنگە شەرم بکە ئەو بەجێ بێڵێ و مێرد بکە کاکە ژن بەچی بەخێو بکەم دەتوانی کار بکەی ژنەکەت حازرە سواڵیشت دەگەڵ بکە من دەزانم چۆنی بێنم من بۆت دێنم نامەیەکیش بۆ خوشکت بنووسە با لەو گریانەی بەسکە نووسیم خوشکم زێنب ئەوا من ژنەکەم دێنمە لای خۆم ئەگەر تۆش مێرد نەکەی و کارت هەر گریان و نوکەنووک بێ من براد نیم و لە خوشکایەتیم شۆراویەوە ئێوارە چوومە ئێزگەی قەتار کوتک لەسەر ڕمبان بوو خێزانی ماڵی شا لە کوێستانی سوارە تووکەوە دەچوونەوە نیوەی پتری واگۆنەکانیان بۆ تەرخان کرابوو فیلم دەویست جێگەی بەرکەوێ تووشی کۆنە ئەفسەرێکی عێراقی بووم بە ناوی عەبدوڕەزاق عەبایچی کە لە بەحنەس ببووینە ئاشنا و لەبەر نەخۆشی سیل بازنشەست کرابوو ئەویش وەک من سەرگەردانی جێگا بوو 2 تەلیزگوێزیشی پێبوو هەژار جێدەست ناکەوێ چ بکەین تۆ کارتی شوناسایی ئەفسەریت ماوە بەڵێ لە گیرفانمدایە واگۆنێکی دوور و درێژ بۆ ئەفسەران تەرخان کراوە کارتت دەرخە چۆن دەبێ چۆن نابێ چوینە بەر واگۆنەکە سەرگروهبانێک کارتەکەی دیت چاستێکی جانانەی کێشا قوربان فەرموو گوێزیان بۆ بار کرد منیش خۆم تێخزاند و لە ڕیزی پشت قوربانەوە تەخت دانیشتم بەر لە ڕۆیشتنی قەتار سەرگروهبان پێداگەڕا بزانێ کێ بە قاچاق سوار بووە لە ژنێکی ئەو بەرمی پرسی تۆ چیت من عایلەی ئەفسەرم خۆی تێنەگەیان گەیشتە من برا تۆ چیت من عایلەی ئەم ئەفسەرم
بوو بە فڵقوهۆڕی پێکەنین لە واگۆنی ئەفسەران داهاتمەوە بەغدا وەک پشیلەی پاشا ڕاست چوومەوە ماڵی مام حوسێن. مام حوسێن لە دوورەوە بە پیرمەوە هات و گوتی چوو بوون زەبیحی بگرن ترسمان ڕێنیشت کدێبەکانمان سووتان بای چەند بوون پوڵەکەت دەدەمەوە. کزەم لە جەرگەوە هات قەدەرێک تاسام گوتم مامە ئەگەر کەسێک سەری کوڕت ببڕێ بە چەندی لێ ڕازی دەبی. ئەو کدێبانم زۆر بە خوێنی جەرگ پەیدا کرد بوو سیاسی و قاچاغ نەبوون خۆت سەلامەت بی. حکایەت چ بوو؟ شاکە لە هەڵاتندا چوو بووە بەغدا زەبیحی شەونامەیەکی دابوو بەلاوێکی خەڵکی سولەیمانی بردبووی لەبەر دەرکی دەربار بڵاوی کردبووەوە گرتبوویان گوتبووی قادر دایمێ کوا قادر لە کافە عەبدوڵڵایە. چوار ئەفسەری سیڕی دەگەڵ چەند پۆلیس دەچن لە زەبیحی دەپرسن کوا قادر نەکا قادرە کۆمونیستەکە بڵێن کە زۆر بەدفەڕە دادەی قاوە بێنن ئێوە بێدەنگ دانیشن با قوشقی نەبێ ئێستا دەیهێن و بیگرن. زەبیحی لە جادەی لای ئەبوونەواسەوە ڕادەکا پۆلیس لاغ لەسەر لاغ قاوە دەخۆنەوە لە خزمەتکارێک دەپرسن قادر بۆ نەهات قادر لای خۆتان بوو بۆ کوێتان نارد. زیانی کدێب سووتان زۆر کاری تێکردم ئیتر تازە لە کتێب کۆکردنەوە دڵم ساردەوە بوو کە دەم دین وەک نەزەریان حرام بێ ڕووم وەردەگێڕا بە گفتی مەولانای ڕۆمی ماوەیەکی ویست تا خوێن بۆوە بە شیر. ساڵێکی برد تا لەو تاسانە دەرچووم و ملم لە کۆکردنەوەی کدێب نایەوە. کاتێک گەیمەوە بەغدا پاش سەردانی مام حوسێن چوومە کن یەرمیا گوتم دار و نەدار و $7 هەیە گوتی بێنە لە هەڕاجە بازار لێفە و دۆشەگێکی تەنکی کۆنی دەگەڵ سەنیرێک بۆ کڕیم بە $4 $3 تریشی کە کرد بووە دینار دامەوە گوتی تا کار پەیدا دەکەی لە مزگەوتێک دیوانی نەقیبێک بن و ئوتێل بۆ تۆ نابێ. فەقێ سەیدێکی هەولێریم پەیدا کرد کە لە مزگەوتی مەلیک بەرامبەر وەزارەتی داخلە دەیخوێن بڕیاردرا لەوێ و لای فەقێ ڕای بوێرم. ناوی فەقێم لەبیر نەماوە بەڵام مەلایەکی زگزلی قەپۆزبەرانی شاڵ لە پشت و مێزەرسپی کوردانە شەوانە دەهاتە حوجرا ناوی شێخ مستەفا بوو بەڕاوێژی دەمی هەولێری بوو. شەوێک حافزێک حەسیب ناوی عەرەب هاتە لامان. شێخ مستەفا گوتی حەسیب تۆ لەو دنیا شەرکوێر دەبی دەڵێن عەقیدەت سستە. حەسیب هەڵیدایە یا شێخ لە کتێبدا نووسراوە بۆیان خوێندومەوە کە ڕۆژێک ئیسرافیل گوتی خودایە تاسەی میکائیلم کردووە ئیجازە بدە سەری بدەم خوا فەرمووی بچۆ بەڵام زەحمەتە بیگەیەی. ئیسرافیل 100 ساڵ فڕی و ڕێگەی پێوە ماندوو بوو خودایە کەی دەیگەمێ خدا فەرمووی هێشتا مەودای نێوان لچی خوارێ و لێوی سەروی میکائیلت نەبڕیوە دەڵێم زەحمەتە دەڵێ دەچم. یا شێخ ئەگەر باوەڕ بەو تڕ و هاتە چاو لە قیامەت بۆ پیاو پەیدا دەکا سەگم دە و چاوەڕیان. فەقێ زۆر بەتەماح و من زۆر بێپوڵ هەر دەیگوت تا دەنێرم ڕۆنم لۆدێ هەڕ و بڕێکی بکڕە هەڕ و هێلکە بکڕە هەڕ و گۆشت و ناچار بارم کرد شڕەم لە سەربانی دیوەخانی نەقیب بە زەویدا دایەوە. لە کن وەستابراهیم دامەزرامەوە ڕۆژێ بە $9 دینار. شاگردێکی کۆیی تریشی هەبوو بە ناوی جەلال بێتوشی پێکەوە ڕێک کەوتین دوکانێک لەسەر حیسابی خۆمان بکەینەوە. وەستانەوە دیناری دەستگرتین دوکانێکی چۆڵمان لە خەیابانی مەلیک فەیسەڵی دووهەم گرت و دەستمان کرد بەکار. ستۆدیۆی تازە کەمکارە ئێمەش فەقیر بووین نەمان دەکرا جوان و ڕێکوپێکی هەڵخەینەوە. ئەوەندەی لێ پەیدا نەدەبوو هەردووکمانی پێبژین سێجەمەنان و ماستمان دەخوارد ئەویش تێر نا. سەر و دەمپاییمان دەپێدا بوو تەنانەت باوەشێنێکی بەرقیمان نەبوو گوتم من دەچم کارێکی شەوانە دەبینمەوە هیچ نەبێ نانی شەوت دابین بێ. بەهۆی قزڵجی و زەبیحی کە عەبدوڵڵا نەجاتی دابوون لای عەبدوڵڵا شەریف کارێکم دیتەوە. مەیخانەیەکی هەبوو بە ناوی جندیان ئارەقی لێ دەفرۆشرا و لەسەر خەیابانی سەعدوم بوو. لە سەعات 7 ئێوارەوە تا مەیخانە چۆڵ دەبێ حیسابی ئارەق و خۆراکی فرۆشرا و بنووسم. شەوانە بە ڕوبع دینارێک و شێوی شەرچی بخۆم جەلال کەیفە من نیوەڕۆیان نان ناخۆم تۆ خۆت تێرکە. شەوانە تێی هەڵدێنمەوە سەعات دەوری 11:12 دەچوومە ژوورێک کە دەگەڵ حەمەی ڕەشادی لە ماڵی عەلی عەزیز ناوێکی سابڵاغیمان بەکرێ گرت بوو. ڕۆژانەش لە دووکان کارم دەکرد.